محمد وآله وصحبه ومن اهتدى بهداه. لتفسير سورة بقرة جيشتنا آيات الصوت نوت كلو كوملا آيات دا خواهي جورا باسي دوشت مان بودا كاد يكم باسي مانگا حرام كراوكان كيش إسلام لناو عربكان دا شوار مانگ هبون بيان دا وترا مانگا حرام كراوكان يعني لو شوار مانگانا دا هیچ کەسێک شەڕی لەگەڵ دوژمنەکەی خۆشی نەدەکرد وەکو مانگی ئاگربەست و مانگی ئیسراحەتکردن لە شەڕ وابوون. کاتێک کە ئیسلام هات لەبەرەوەی عادەتەکە عادەتێکی جوان بوو، ڕاگرتنی خوێنڕێژی بوو، خوای گەورە لە قورئانیشدا هەر چوار مانگەکەی بە حەرام هێشتوونەتەوە کە بریتین لە مانگەکانی دیلقیعدا دیلحیجە ئەوەی کە ئێستا تێداین، مانجی محرم کە دوای ئەو مانگە دێ و هەروەها مانجی ڕەجەبیش. ئەو چوار مانگانە شەڕکردن تێیاندا قەدەغەیە، بەڵام بتپەرستەکانی مەککەی کە زانیان موسڵمانانیش لەو چوار مانگەدا شەڕێ ناکەن، ئیستیفادەی خراپیان لە پابەندبوونی موسڵمانان دەکرد بە ئاەتەکان. دەهاتن بتپەرستەکان بە عەکسی عادەتی پێشوویان لەو مانگانەدا ڕێگەیان بە ئیمانداران دەگرت، پێیان وابوو ئیمانداران ئەگەر دەستدرێژیشیان بکرێتە سەرێ، زوڵمیشیان لێ بکرێ، دەست ناکەنەوە لەبەر جێبەجێکردنی ئەمری خوا. بەڵام خوای گەورە تەمەن ئەو ئاەتانەیدا بەزاندن ڕێگایدا بە ئیمانداران ئەگەر کەسێک لە مانگە حرام کراوەکانیشدا و لە ناو حەرەمی مەککەشدا زوڵمی لێکردی، دەستدرێژی کردیە سەرێ، بۆت هەیە بەرگری لە خۆتکەی، نابێت دەست پێش خەربی بۆ شەڕکردن، نابێت لە ناو حەرەمی مەککەدا پێش بە هیچ کەسێک بگری، بەڵام ئەگەر کەسێک دەستدرێژی کردیە سەرێ و پێشی پێگرتی، بۆت هەیە دیفاع لە خۆتکەی. جا ئاەتەکە دەفەرمون وەقتولوهم حەیث ثەقفتموهم، بیان کوژن و شەڕیان لەگەڵدا بکەن، حەیث ثەقفتموهم، لە هەر شوێنێک دەستان کەوتن و پێیان گەیشتن و زاڵ بوون بەسەریاندا. وەئەخرجوهم من حەیث ئەخرەجوکم، دەریان کەن بتپەرستەکان دوژمنەکانتان من حەیث ئەخرەجوکم، لەو شوێنەی کە ئەوان ئێوەیان لێ دەرکردووە. یعنی ئێوە لەلایەن بتپەرستەکانەوە لە مەککە دەرکراون، ئەگەر دەسەڵاتتان هەبوو ئێوەش بڕۆن لە ناو مەککە بتپەرستەکان جارێکی دیکە دەرکەن، چونکە پێشتر ئەوان ئێوەیان دەرکردووە. وەئەخرجوهم، دەریان بکەن دوژمنەکانتان من حەیث ئەخرەجوکم، لەو شوێنەی یا هەر کاتێک کە دەسەڵاتی دەرکردنی ئەوانتان هەبوو لەو شوێنەی کە ئەوان ئێوەی لێ دەرکردبوون. پاشان دەفەرمێ وەلفتنەة ئەشەد من القەتل، فتنە یعنی ئاشوبنانەوە و هەڵگەڕاندنەوەی خەڵکی لە ئیسلام و پاشگەزکردنەوەیان ئەشەد من القەتل، تاوانەکەی قورستر و گرانترە لە کوشتنێ. زۆر جار دەیانگوت ئێوە بە حیساب موسڵمانن، پابەندی ڕێنماییەکانی دینی خوان، بەڵام ڕێگە بە خۆتان دەدەن خەڵکی بکوشن. خوای گەورە پێیان دەڵێ ئەوەی ئێوە دەیکەن لەوەی کە کافر دەبنەوە و خەڵکی کافر دەکەنەوە و خەڵکی لە ئیسلام هەڵدەگێڕنەوە، زۆر زۆر تاوانەکەی جەریمەکەی گەورەتر لەوەی کە ئێمە دەیکەین. کوشتن لەگەڵ خەڵک کافرکردنەوەی هەردووشیان خراپن، بەڵام بە بێهۆڵ، بەڵام خەڵک کافرکردن و خەڵک هەڵگەڕاندنەوە لە دین بێگومان جەریمەکەی گەورەترە. بۆی دەفەرمێ وەلفتنەة ئەشەد من القەتل، فتنە هەڵگەڕاندنەوە و پاشگەزکردنەوەی خەڵکی لە خەڵک کوشتنەکەی زۆر قورستر و گرانترە لای خوا. پاشان دەفەرمێ وەلا تقاتلوهم عند المسجد الحرام، شەڕ لەگەڵ بتپەرستەکانی مەککەدا مەکەن لە لای مەسجیدی حرام، مزگەوتی حرام لە ناو کەعبەی، حتى يقاتلوكم فيه، تا ئەو کاتەی ئەوان لەوێدا شەڕ لەگەڵ ئێوە دەکەن. فإن قاتلوكم، هەر کاتێک ئەوان شەڕیان لەگەڵ ئێوە کرد لە ناو حەرەمی مەککە، فاقتلوهم، ئێوەش بیان کوژن شەڕیان لەگەڵ بکەنەوە. كذلك جزاء الكافرين، ئەوە سزای ئەو کەسانەیە کە بێ باوەڕ. وەقتلوهم حەیث ثەقفتموهم، شەڕیان لەگەڵدا بکەن لە هەر شوێنێک پێیان گەیشتن. وأخرجوهم من حيث أخرجوكم، دەریان کەن لەو شوێنەی کە ئەوان ئێوەیان لێ دەرکردووە. والفتنة أشد من القتل، ئاشوبنانەوە و هەڵگەڕاندنەوەی خەڵکی گوناهەکەی قورسترە لە کوشتن. ولا تقاتلوهم عند المسجد الحرام، شەڕیان لەگەڵ مەکەن
دەست پێشخەری شەڕ مەکەن لە ناو مزگەوتی حەرام لە ناو کەعبە حتا یقاتیلوکم فیه هەتا ئەوان لەوێ شەڕ لەگەڵ ئێوەدا دەکەن فإن قاتلوكم فاقتلوهم ئەگەر ئەوان لە ناو کەعبە و مەکەدا شەڕیان لەگەڵ ئێوە کرد و هەوڵیاندا ئێوە بکوژن فاقتلوهم ئێوەش بیان کوژنەوە كذلك جزاء الكافرين أو سزاي هر كسيكا كبي باور به فإن انتهوا أي أجر وازيان هنا لشر كردن ولا كافر بون ولا خلق هالقراندنا ولا دين فإن الله غفور رحيم بضمان خواي جورا ليخوش بو مهربانا ها أجر كسيك توبة كربا كافريش به بو به يعني با مسلماني شي كشت بن با شر مسلمانان شي كرد به ها كاتي خوي خو زورك لەوانەی کە دوایە بوون بەسەر کردە و سەحابەی گەورە گەورە پێشتر بتپەرست بوون شەڕی موسڵمانانیان کردبوو ها مەسەن وەحشی بکوژی حەمزەی بوو بە موسڵمان دواتر موسەیلەمەی کەذابی کوشت خالیدی کوڕی وەلید لە جەنگی ئوحوددا بوویە هۆکاری کوشتنی هەفتا موسڵمان بەڵام دواتر قائید و گەورەی موسڵمانان بوو عیکرەمەی کوڕی ئەبوو جەهل یەکێک بوو لە گەنجە زۆر دژ بەدینەکان بەڵام دواتر بوو بە موسڵمان و قیادەی جێشی موسڵمانانی دەکرد یعنی ئینسانی ئیماندار خوای گەورە فێری کردووە کە ڕابردوو نەخوێنێتەوە هەر کەسێک تەوبەی کرد و پەشیمان بوویەوە گەڕایەوە بۆ لای خوا خوای گەورە لە گوناهی خۆش دەبێت ئەوە یەک و هەرچی خراپەی هەیە خوای گەورە بۆی دەگۆڕێ بە چاکە مادام خوا لێی خۆش دەبێت بێگومان دەبێت موسڵمانیش لە بەرامبەریدا لێ بوردە و لێ یعنی تڵسابن فإن انتهوا أجر وازيان هنا فإن الله بجمان خوا غفورا لجناه شيان خوش دبيتو راح بزيشي بيان دادي تود شيان باتا بهشتو ناو رحمتي خويا وقاتلوهم حتى لا تكون فتنة باش عند فرمي شريان لقل دابكن أي إيمان دارنا حتى لا تكون فتنة هتاكو بتبرستيو آشوب خرابكاري لسر زويدا نامنه أو يك ويكون الدين لله وآيني بربلا وآيني زورنا لسر زويدا دبيت آيني خوا وقاتلوهم حتى لا تكون فتنة شريا لقلداب كنتا بتبرستي نامن لسر زويا حتى بتبرستكان هيزو دا صلاتيا نامن لسر زوي ويكون الدين لله وآين لسر زوي آيني بيروكرا لسر زوي دبيت آيني خوا طبعا هناك مكذب بيت مسلمان بەڵام هەتا ئەو کاتەی ڕێگە دەدرێت ئاینی خوا لەسەر زەوی بڵاو کرێتەوە هەر کاتێک ڕێگە درا ئاینی خوا لەسەر زەوی بڵاو کرێتەوە هیچ کات ئیسلام کەس ناچار ناکات ببێتە موسڵمان بەس نابێت ڕێژ بگیرێت لەوەی کە خەڵک ببێتە موسڵمان فإن انتهوا دیسان خوا دەفەرمێ ئەگەر وازیان هێنا لە شەڕکردن لە دژایەتیکردن لە بتپەرستی فلا عدوانە یعنی ڕێگە نەدراوە ئێوە دەست درێژی بکەن و تۆڵە بستێننەوە إلا على الظالم تنها لكسر نبي كستمدك ها إنسان كستمي كر بام سلمانش به دكريت دستي بجيرته طول استمك إلى بكريته بلام كافريكش أجر استمنكا كافريكش أجر ظالم نبي كافريكش أجر خلشي كافر نكاتوا دجاتي إسلام ومسلمان نكا لسر خودي كافريتي هيس كاتك دجاتي ناكريتو ناكجري بيان كجن حتى أو كاتي أشوبو فتنة نامن لسر زوي وآين نبيتا آين إخوة أجر وازيان هنا فلا عدوان الرجاتا ندرا طولو دزريجي بكن إلا بوسر كسر نبي كستمكان أوجد فرمي الشهر الحرام بالشهر الحرام مانجا حرام كراوكان برامبرن لقل مانجا حرام كراوكان يعني سي يعني أجر كسر لمانجا حرام كراوكان دا ري لقرتي بوتيا لسر الرجاي خود لاي ببي شري لقل كردي بوتيا برقري لخود بكي ئەتۆی کوشت یا هەوڵیدا بتکوژی بۆت هەیە بیکوژیەوە دەری کردی دەتوانی دەری کەیەوە بەڵام بە هیچ شێوەیەکی موسڵمانان لەو مانگە حرام کراوانە نابێت دەست پێشخەری شەڕ بکەن لەگەڵ کافراندا الشهر الحرام بالشهر الحرام مانگە حرام کراوەکان بەرامبەرن بە مانگە حرام کراوەکان پاشان خوا دەفەرمێت والحرمات قصاص والحرمات ولا مانجا أو كلمة دو تفسيري هي ذكربلين والحرمات قصاص لمانجا حرام كراو كان دا طولسان دنو درستا قصاص درستا ها لمانجا حرام كراو دا قريك قتل كرت و جريمي كرت بوت هي يا درستا طولي قتلكي
قیساسی کوشتنەکەی بەسەردا جێبەجێ بکرێت هەر لە مانگە حرام کراوەکاندا. ئەوە یەک لە تەفسیرەکانی. تەفسیرێکی دیکەی ئەوەیە والحرومات یعنی هەرچی ڕێز و حرمەتی ئەو مانگە قەدەغە کراوانەی شکان تۆڵەی لێ دەستێنرێتەوە و دەبێت سزا بدرێت و سزای خۆی وەرگێت. هەردوو معناکەی دروستن. الشهر الحرام بالشهر الحرام مانگە حرام کراوەکان بەرامبەرن بە مانگە حرام کراوەکان. والحرومات قصاص ولا مانگە حرام کراوەکانیشدا تۆڵەساندنەوە دروستە، یان هەر کەسێک لە مانگە حرام کراوەکاندا ستەمی کرد و دەستدرێژی کرد قیساس و تۆڵەی لێ دەستێنرێتەوە. فمن اعتدى عليكم هەر کەسێک دەستدرێژی کردنە سەرتان ئەوە یاسایە. فاعتدوا عليه يعني دەستدرێژی بکەوە سەرێ، بۆت هەیە دەستدرێژی بکەوە سەرێ. بمثل ما اعتدى عليكم بأندازي أوي كدزريجي كردوية سرت واضح وانيا. طبعا أوي يكم كسكت ظلم لتودك دزريجي وايا أوي تو بينام تري دزريجي أوي تو بينام تري تولي دزريجي كي بوي. فمن اعتدى عليكم هر كسك دزريجي كرنا سري فاعتدوا يعني دزريجي بكوا سري تولي خوتي بليبكوا بمثل ما اعتدى عليكم بأندازي أوي كدزريجي كردوتا سرتان. بلام طبعا آياتك معنى أوينيا ها هر تشتيشي ليه كردي واجب به لسرتو همان شتي لقاو كيوا و بلكو رد بيدراوا ها اگر كسك بنا حق كسيكي نزيكي توي كشت بوت هي بكجيو. بلام اگر عفوي كي بتابتي اگر لبر خواي به و کەسێک دەستێکت دەشکێنێ بۆ تێ دەستی بشکێنیەوە وایە چاوێکت شوێر دەکات بۆ تێ چاوی شوێرکەیەوە شوێنێکت دەشکێنێ بۆ تێ شوێنێکی بشکێنیەوە. بەڵام ئەگەر تۆڵەت نەکردەوە و لە زیاتی تۆڵەکردنەوە عەفو لێبوردن تاوشار بۆ تێ. بەڵام ئەوە بەس ڕێگا پێدانە ها نەک واجب و ئەمر بێ. ئەوە بەس لەو شتانەدا کە جەریمەی جەستەین ها تۆڵەکردنەوە جائیزە. وازحە هەدی لە شتی دیکەدا لە غەیبەت کردندا دەکرێت یەکە غەیبەتی کردی غەیبەتی کەیەوە درۆی بۆ کردی درۆی بۆ بکەیەوە بێگومان لەوانەدا ناها لەوانەدا ئینسان ئەوانە حەقی جەستەینین بۆ هاوشێوە و ئەوەشیان نییە ئەو تۆڵەکردنەوە مەبەستی شتی جەستەیە. فمن اعتدى عليكم فاعتدوا عليه بمثل ما اعتدى عليكم هەر کەسێک دەستدرێژی کردنە سەرێ تۆڵەی دەستدرێژیەکەی لێ بکەنەوە دەستدرێژی بکەنەوە سەرێ بە ئەندازەی ئەوەی کە دەستدرێژی کردوونەتە سەرێ. بەڵام واتقوا الله ئاگاتان لە جێبەجێکردنی فەرمانەکانی خوا بێ. واعلموا أن الله مع المتقين بزانن کە بەبێ گومانی خوای گەورە لەگەڵ ئەو کەسانەدایە کە پارێزکار و لە خوا ترسن و فەرمانەکانی خوا جێبەجێ دەکەن. وأنفقوا في سبيل الله ببخشن ماڵ و سامانتان لە پێناوی خوا. ولا تلقوا بأيديكم إلى التهلكة ولا تلقوا توشمكا بأيديكم دستي خوتان إلى التهلكة بولا ناوتون أو معناه اللغوية كلمة بس يعني بدستي خود توشي لناوتون مكة دزان ما بستيسيا يعني أوش هالزورك اللي هلاكت بس ليرة ما بس يدوشتا موت بهلاك طبعا خلقي آساي أو آتيشون يعني غزير وبيسفور آفرين أو يقلب عن طبعا دو ما بستيه لو آتي دا بەڵام دەکری ئاەتەکەی بۆ شتێکەش بەکاربێنین. یەکەم هیلاکەت لێرە کە خوا مەبەستێتی ئەوەی یعنی ڕەزیل مەبە لە جیاتی ئەوەی ڕەزیل بی ماڵی خۆت ببەخشە. چونکە ئەگەر ڕەزیل بی طبعا ڕەزیلی بە دەستنوقاندنە وایە بەو ماڵی ڕەزیلیت پێکردو و هەڵت گرتووە لە ناو سندوق و خەزێنە و جیفانت دا و سەرفت نەکردووە لە قیامەتە خوای گەورە بە هەمان ئەو پارەیەی سزا دەداتەوە دەسووتێنێت. ئەو وەک ئەوەی وە بەدەستی خۆت پارەکەت کۆ کردبێتەوە و کردبێت ئاگر سوورت کردبێتەوە خۆت پێ سزادا بێ. دووهەم ئەو کەسانێک کە نەدەچوونە جیهادێ ها کاتی خۆی کە کەسێکی ئیماندار دەچوە جیهادێ بتپەرستەکان ئەوە دووڕوەکان و هەروەها ئیمان لاوازەکان داوت بۆ بەدەستی خۆتان بە هیلاک دەدەن خۆتان تووشی بە کوژدان دەچن و ژن و منداڵەکانتان بیوەژن و هەتیو دەکەن. بەڵام لە حەقیقەتدا خوا دەفەرمێ نا ئەوەی ناچێتە جیهاد و لە پێناوی خوادا تێناکۆشێت و ڕوحی خۆی بەخت ناکە ئەو خۆی بە هیلاک داوە بۆ چونکە خۆی تووشی تاوانێکی گەورە کردووە کە بەبێ گومانی ئەو ئاتە بەڵگە نییە لەسەرەوەی کە ئینسان ئەگەر حەقی گوت
کاری باشی کرد لەگەڵ لە ڕێگای قسەی حەق و کاری باشەدا تووشی مردنیش ببی لە حەقیقەتدا ئەو بردنەوەیە وایە ئەو کەسەی کە گوناه دەکات تووشی تاوان دەبێت با جەستە و لاشەشی سەلامەت بێ بەبێ گومانی بە هیلاکەتی ئەوەیە گوتمان زۆر جار خەڵک دەیکاتە بەڵگە لەسەرەوەی کەسێک قسەیەکی حاق دەکات بە زمانی خۆی پێوە کرد تەمان ئەگەر قسەی حاق بێ با لەسەریشت دەن لەسەر قسەی حاق چونکە پێغەمبەر لە فەرمێ چاکترین جیهادەوەی کەلیمەیەکی حاق بڵێ لەکن کەسێکی دەسەڵاتداری ستەمکار بنمونە یان ئەگەر سجن کرای لەسەر دین و دینداری و کاری باشە خەڵک دەڵێ خۆی بە هیلاکدا بۆ خۆی پێوە کرد بۆ خۆی وازی دێنا کە بەبێ گومانی ئەوە کە لە ماڵێدا دەنیشی ئەوە کە معزەز و مکەڕەم ڕێزت لێ دەگرن و هیچ ناکەی و غیرەتت نایە چاکە بکەی و چاکە بڵێ بۆی تووشی ناڕەحەتی نەبی لە حەقیقەتە ئەوە لە ناو چوونە لەهان لە ئیسلامدا نەک بە پێچەوانەوە ئینسان لەسەر دین هەرچی بەسەری بێت لە ڕێگای کاری چاکە و کاری باشەدا بردنەوەیە بە پێچەوانەوە ئینسان ئەوەی کە دەستی کەوێت بەهۆی گوناهەوە ئەوە خەسارەتمەندیە بۆیە دەفەرمێت ببەخشن لە پێناوی خوادا ڕەزیلی و بەخیلی نەکەن چونکە وەلا تولقوا بأیدیکم نابێ بە دەستی خۆتان تووشی لە ناوچوون بکەن بەوەی کە نەبەخشن یا جیهاد نەکەن و ئەحسین و چاکەکار بن گوتیشمان چاکەکار بن یعنی چی؟ یعنی بە ئاشکرا و بە نهێنی وەکو یەک لەخوا بترسە و ئەمری الله يحب المحسنين بێگومان خوای گەورە چاکەکارانی خۆش دەوێت کە گوتمان چاکەکاری پلەیەکە سەرۆترە لە پلەی موسڵمانی لە پلەی موئمینی لە پلەی متەقیش وایە چۆن بزانم محسینم یا محسین نیم کەسێک چاکەکارە یا چاکەکار ئینسان بەس دەتوانێت خۆی هەڵسەنگێنێ هەر کاتێک نهێنی و ئاشکرات وەکو یەک بوو نهێنی و ئاشکرات وەکو یەک بوو یعنی عیبادەت و خواپەرستی لە ناو خەڵکیدا چۆن دەکەی بە تەنێژ ئاوات کرد گوناه و تاوان چۆن خۆی لێ دەپارێزی ئەو کاتێک بۆی خەڵک نەدبینێ بە تەنێژ گوناهت بۆ ڕێککەوت نەتکرد لە ترسی خوا بزانە گەیشتوویە دەرەجەی ئیحسان و چاکەکاری پاشان دەفەرمێت و ئەتیموا الحەج والعومرة لله تەواوی کەن حەج و عەمرە بۆ خوا و ئەتیموا یعنی بە تەواوی ئەنجامی دەن حەج و عەمرە بۆ خوا یعنی ڕوکن و واجباتەکانی حەج و عەمرە هەر هەمووی جێبەجێکەن وەک خۆی ئەوجا لله بەنیەتی چیش بەنیەتی خوا لە خۆ ڕازیکردنیش بەنیەتی ئەوەی خوا واجبەکەت لەسەر لابات و گوناه و تاوانت لێ ڕەشکاتەوە نەک بۆ ناو ناوبانگ ئەلی فەئین ئوحصیرتم ئەگەر ڕێتان لێگیرا لە جیهادکردن فەما استەیسەڕ من العەفو فەئین ئوحصیرتم یعنی ئەگەر ڕێی چوونە حەجێتان لێگیرا بۆتان نەکرا بچنە حەجێ جا دوژمنەکانتان ڕێیان لێگرتن یان ئێستا جاری وا هەیە کەسەکە لەوانەیە گرفت لە پەساپۆرت و لە تایەرە و لە هاتوچۆیدا بێ و هێندێک جار نەخۆش دەکەوی لە ڕێگای حەجێ ناچاری بگەڕێەوە فەئین ئوحصیرتم ئەگەر ڕێی چوونە حەجێ خۆت دێگلا کردێتەوە بە حەجێ بەڵام ڕێی چوونە حەجت لێ دەگیرێ فەما استەیسەڕ ئەوەی بۆت ئاسانە و بۆت دەکرێ و بڕیارت داوە من الهەدی لە قوربانی بیکە وازحە عادەتەن ئەو کەسانەی دەچنە حەجێ لەگەڵ حەجەکەش قوربانیەکی دەکەن جا هەندێک جار وەکو سونەت دەیکەن هەندێک جار وەکو فیدیە دەکەوێتە سەریان ئەگەر حەجت پێ نەکرا ئەو قوربانیەی کە بڕیارت داوە بیکەی لێی پەشیمان مەبەوە بیکە واضحە فەئین ئوحصیرتم فەما استەیسەڕ من الهەدی ئەوەی ئەگەر ڕێی چوونە حەجێتان لێگیرا ئەوەی بۆت ئاسانە لە قوربانی بیکە گوتمان ئاەتەکە بەڵگەیە لەسەر ئەوەش کە ئەگەر ئینسان پارەی دانابوو بنمونە بۆ حەجێ بەڵام حەجی بۆ ڕێک نەکەوت هەمان پارە کاتە خێر سەرفی کا لە مەشروعێکی دیکەی باشەدا هەمان خێری دەست دەکەوێت کەسێک بە تەمای عەمرێ بەڵام عەمرەی بۆ ناکرێ بەدیلی پارەکەی لە شتێکی دیکەدا سەرف دەکات خێری عەمرەکەی دەگاتێ و زۆر جار لەوانەیە خێرەکەی گەورەتریش بێ ولا تحلقوا رؤوسكم بەڵام ئەگەر نەچوونە حەجێش ڕێی حەجیان لێگرتن پێتان نەکرا بچنە حەجەش بەڵام بە تەمای قوربانیکردنی ولا تحلقوا رؤوسكم مەتاشن سەرتان حتى يبلغ الهدي محله هەتا قوربانیەکەتان دەگاتە شوێنی خۆی طبعا یعنی چی دەگاتە شوێنی خۆی یعنی هەتا دەگەنە ڕۆژی جەژن و